ئێمەوە کۆمەڵێک لە دەرچوانی دانەمەزرا و خۆبەخشانی کەرتی تەندروستی ئەم گوتبوونەیەمان ئەنجامداوە بۆ گەیانی پەیام و ناڕزایەتیەکانمان. داواکاریەکانمان ئاڕاستەی حکوومەت و لایەنی پەیوەندیدارەکەین. داواکاری حکوومەت ئاوڕێک لە دەرچوانی دانەمەزراوی کەرتی تەندروستی بداتەوە. ئێمە ژۆک دەرچووی هەر وڵاتێکی تر دنیا شایانی دامەزراندن و کارکردین لە ئیختیساسی خۆمانە. وەک ئاگادارن دامەزراندن بۆ دەرچوانی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانیش لەسەر حکوومەتی ناوەندی عێراق ڕاستەوخۆیە. ئیتر بۆچێ بێت لە حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە چەنەها دەرچووی دانەمەزراو هەبێت ڕوو لە زیادبوون بێت. چارەسەری ئەم کێشانەش داوامان وایە کە کەرتی تەندروستی بەرەوە پێشەوە ببرێت و چیدی نەخۆشخانەکان بە خۆبەخش و فێرخوازەکان بەڕێوە نەبرێن و ئەوانەی خانشی نەبن کارمەندی نوێی چالاک لە شوێناندا بنێن، نەک خۆبەخش و فێرخوازەکان پڕ بکرێتەوە. دانەمەزرانی دەرچوەکان چەنها لێکەوتی خراپی هەیە، وەک نەبوونی کەسی شیاو لە شوێنی شیاو، نەبوونی دامەزرانە کارمەندانی تەندروستی ناچارەکات کە جیا لە اختصاصی خۆیان کار بکەن، تەنانەت ئەرکی کارمەندانی تەندروستی تیژ بەجێ بگێنن. چەندین نمونەی زیندوومانەیە کە کەسانی نەشیاو کەرتە تەندروستی ئالی حکومەکانیش بەڕێوە بن کە بەدەرە لە اختصاصی خۆیان. بۆیە داوامان لەو دەرچە دانەمەزراوانەیە لەگەڵمان بەشدار بن و داوای مافی خۆیان بکەن بۆ ئەوەی لە اختصاصی خۆیان کار بکەن. بێهیوایی بەشێکی تریش بێهیوایی خوێندکاران لە بەشە تەندروستیەکان و بەتایبەتیش بەشە تەندروستیەکانی پەیمانگاکانە لە کاتی نەبوونی دامەزراندنیش دەرچووی پەیمانگاکان ناتوان سەربەخۆ لە کەتی تایبەتیش کار بکەن. بۆیە دۆزینەوەی کاری شیاو هەروە ئاسانیە و ناچارە بن لە شوێنێک جیا لە اختصاصی خۆیان کار بکەن. بەڵام داواکاریمان لە فەرمانێکی وەزاری خۆبەخشان و دانانی دەرچوانی دانەمەزرا وەک خۆبەخش بچووک ناکەینەوە. داواکاری سەرەکیمان دامەزراندە بۆ شێوەی کەسی شیاو بۆ شوێنی شیاو